لە تەوەری جەمەی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە متمانەی نێوان هاوسەران دەکەین پەیوەندی نێوان هاوسەران و دروستکردنی متمانە و باز لە یەکسانی و دادپەروەری و هەروەها چۆنیەتی بەرپاکردنی یەکسانی و دادپەروەری لە نێوان ئەنجامانی خێزانی ودا و هەروەها بەتایبەت لە منداڵاندا. ئێمە بۆ گفتگۆی زیاتر بە میوانداری کاک سەعید بارانی کۆمەڵ نازبشەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک سەعید و جەژنیشت پیرۆز بێ، سپاس بۆی کە لەم تەوەرەدا لەگەڵ ئێمەدا بەشداری. سڵاو لە تۆ جەژنی ئێوە و جەژنی بینەرانیش پیرۆز بێت. زۆر سپاس. لەم تەوەرەدا ئێمە باس لە متمانەی نێوان هاوسەران دەکەین، دەکرێت بیشە بهێنن یاخود وەسفی بکەین بۆی کە نەمامێک کە سەرەتا دەیچێنیت دەپێویستە خزمەت بکرێت، لە هەمان کاتدا پێویستە چاودێری بکرێت و ئاگات لێی بێت. تاخ گەورە دەبێت و دارێک دروست دەکات کە سێبەر دروست دەکات، تۆش لەژێر سەبەرەکەی ئەتوانیت هەم هیلاکی دەربچێت هەم ئیسراحەتیش بکەیت. کەواتە متمانەی هاوسەران چۆن بەو شێوەیە دروست بکرێت کە لە کۆتاییدا ئەنجامێکی هەبێت لە نێوان هەردوو هاوسەرەکاندا متمانەکە بەرپا بێت. بەخۆی متمانە لە پەروەردەکردنی ناو خێزانی پێشتر تێ دوو تاکە بێ کە دوو تاکە بێ کە هاوسەرەکان دوو تاک بێ لە ژن و پیاوە لە کچ و کوڕە. ئەگەر لە ناو خێزانی خۆی خۆشەویستی هەبوو، ڕێزگرتنیش هەبوو، پەروەردەیەکی تەندروستیان نیمچە تەندروست هەبێ گەشەی کرد بێت و ئەوە یەک لە بنەمایەکانی خۆشەویستی، چونکە لە سەردەمی هەرزەکاری و هەتا گەنجاتی ئەوە پێویستێکی بە لێگەیشتن هەبی، لێگەیشتنیش ڕێزگرتن بۆ یەکتر و هەرچە ڕایوەش پاشماوەی خێزانی یعنی مانەوەی خێزانی بۆەوەی کە خۆشەویستی هەبی بداتە ئەو تاکانە. ئەو تاکانەش هەموو ئەوە لە پەروەردەکردن و لە ژیانی هاوسەری و هەردوو تاکەکە سنووری و ئەرک و مافی خۆیان بزانن، بتوانن بەرامبەر یەک و دوو ئەو ئەرکەی جێبەجێ بکەن کە پێشتر دایک و باوکیانە هەردوو لایەنە خۆ دوو خێزانی بە کەلتوری جیاواز خێزانی سێم دروست دەکەن و هاوکار دەبن و هەتا ڕادەیەک لەگەلێک بگونجێن و خۆشەویستی متمانە دروست بیت و ئەو متمانەش دەگەڕێتەوە. لەوانەیە ساڵی یەکەم و دووەم ماوەیەکی دەوێت بۆەوەی ئەو هەردوو هاوسەرە هەتا لێکگەیشتنێکی یەکتر بخوێنەوە، خۆیان بناسنەوە، بەرامبەری خۆیان بناسن و خوێندنەوەیکی دروستیان لە یەکتر هەبیت و لە چەند کەلتور و خاڵی هاوبەشیان هەبێت، چەند خاڵی جیاوازیانی شەبێت، چونکە بە هەر خاڵی هاوبەش ڕێککەفتن و متمانە دروست نابێت، بەڵام بە خەسلەتی وەکو جێندەرێکی مێبێ یان جێندەرێکی نێبێ ئەو هەردوو خەسلەتە جیاوازی تێ دەبێت و خوێندنەوەکی تەواو بۆ ئەم دوو هاوسەرە هەبێت بۆی داکومەتمانە بە پێش زەمان و کات ڕۆیشت دەبێت. هەتا ساڵی دووەم و سێمیش ئەو بە هیوای خۆشەویستی و ڕێزگرتن هەبێت، بەڵام کە بوو ساڵی سێم و یانە خۆم لەو هاوسەرگیریە منداڵی لێکەوتەوە زیاتر گرێ دەدرێت و بە ئەرکەوە زیاتر گرێ دەدرێت و بە بەرپرسایەتی خێزانەتی و یعنی تەنها مافەکانە جێ خۆ دەبینێتەوە، بەس ئەرکیان زیاد دەکرێت لە هەردوو هاوسەرەکەدا. بەڵێ ئەو خوێندنەوە دروستەی کە تۆ ئاماژەی پێکەی لە نێوان هاوسەراندا باس دەوەکرد لە دوای ساڵێ 2 ساڵ هەتاکو 3 ساڵ دروست دەبێت، متمانە لە نێوان هاوسەران دەبێت. کەواتە ئەو خوێندنەوە دروستە دەکرێت پێش ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری بێ لە نێوان هاوسەراندا، ڕێکەوتنی تەواوەتی هەبێ لە نێوانیان، ئەو خاڵە هاوبەشانە بخەنە گەڕکە لە نێوانیاندا هەیە، یاخود جیاوازی ئەو خاڵانەی کە هەیەە ئەمانە بەلاوبرێنیان هەوڵ بن گونجاندن هەبێت. بەخۆی ناو کەلتوری کوردی، ناو خێزانی کوردی، یعنی پێش هاوسەرگیری ئەو دیدار و ژوانە لە نێوان تاکەکە زۆر کەمە، بە تایبەت لە ڕابردوودا بە تەماشایکەن، چونکە ژیانی ڕابردوو سادە بوو، ساکاری تێدا هەبوو، لەوانە لەگەڵ یەکتر بگونجانە، لەوانە کەلتوریان لێک نزیک بێ، بەڵام کۆمەڵگەکە گەورە بوو، پەیوەندی کۆمەڵایەتی
زیادی کرد تەنها جاران پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەی کوردی ڕاستەوخۆ ئێستا پەیوەندی لاوەکی و هەندێک شتی ئالۆز و پەیوەندێکی زۆرتر یەکتر خوێندنەوە ئەستەما لە کۆمەڵگەی نوێدا دەبێت جاران لەوانەیە دوو سێ کەس لە خێزانێک یان لە خێزانی خزمی خۆی بێ یان خود دراوسەی خۆی بێ یان هاو پیشەی خۆی بێ ئەوانە یەکتریان خوێندی بە بکەرە بمای هاوسەری یەکتر بەڵام ئێستا بە شێوەشی گشتی پێش هاوسەرگیری خوێندنەوە و پەیوەندیکردن و لەگەڵ یەکتر و هەندێک باعقارێکی نارێتی دەڕوات و هەندێکی باعقارێکی ئەرێتی دەڕوات و زۆرتری بە نەرێتی دەڕوات و چونکە خوێندنەوەیکی تەواویان بۆ یەکتر نابێت و خوێندنەوەکەش تەنها لە گەنجاتی و لە هەرزەکاریدا ئەوەی پاڵی پێوە دەنێ ڕمەکی غەریزی ڕمەکی دەنێ بەڵام لە پشتی ڕمەکی غەریزی شتێتریش هەیە خۆگونجاندن و لێگەیشتن و چونکە تەنها کەرکردبوو ئامانج غەریزە تێربوو لە غەریزی ڕمەکی تێربوو ئەوە یەکسەر ڕوو لە خوێندنەوەی لایەنی تر جێندەرێکی کۆمەڵایەتی دەکرێت چۆن لەگەیەک خوێندنەوە چۆن کەسایەتی یەکتر دەخوێنێت چۆن دابوونەرێتی نەخوێنێتەوە چکن هەرێک لە کەلتورێکی خێزانێک کاتیە لەوانەیە لایەکیان نەرمونیان بی لەوانەیە لایەکیان جددی بی لەوانەیە لایەکیان کەسایەتیان قسە خۆش بیت و بەردەم بە پێکەنی بوو ئەو شتانەش کاریگەری هەیە هەتا ڕادەیەک لە پێش هاوسەرگیری بتوانن ئەو پرۆسەیەی لێگەشتنێکی پێشوەخت هەبێ ئەوە هەتا ماوەیەکی زۆر دیسانەکە هەر چۆن دەستی پێکردووە لە سەرتاوە لەوانە لە 56 ساڵەکانیش تەنها هیچ خێزانێک نییە گیر و گرفت و کێشە لێ دروست نەبێت و لێگەشتنی تێرز نەبێت بەڵام ئەگەر ڕاهات لە سەرەتای هاوسەرگیری و پێش هاوسەرگیری تەنها چەند خاڵێکی هاوبەشیان هەبی لێ تێگەیشتن و خوێندنەوەی یەکتر و تەحمل و زەحمەتی یەکتر بکەن و هەندە تەناسول لە هەندە خاڵە بکەن بەرامبەر یەکتر ئەوانە دەبێتە مایەی دڵخۆشی و خۆشەویستی و ڕێزگرتن و خوێندنەوەکان لێ چا دەبێت خێزانیش تەنها یەکەم پرۆسەی دام و دەستگای کۆمەڵگەیە ئەگەر خێزانێکی دروست بێ کۆمەڵگەش بەرەبەرە کۆڵانش دروست دەبێت شارەکەش دروست دەبێت کۆمەڵگەش دروست دەبێت باش کاک سەعید لە قسەکانی سەرەتادا باز لە ئەرکی هاوسەرگیریت کرد کەواتە ئەو ئەرکە چییە کە پێویست هاوسەران بەرامبەر یەکتردا ئەنجامدان تەنها دەربڕینی ستایشیکردنی یەکتر و دەربڕینی سۆز و خۆشەویستیان یاخود تا چەند گرنگە هاوسەران لە نێوان خۆیاندا کاروبەرەکان دابەش بکەن بۆی بتوانن پایەکی خێزانی بەهێز لە نێوان خۆیاندا پێک بهێنن لە سەرەتاوە کاردابەشکردن نییە لە سەرەتاوە خەڵک کاتی لە زگی دایکی دەبێت کاتێ پیا لە زگی دایکی دەبێت چ کوڕ بێ چ کوڕ بێ هە لە زگی دایکی جۆرە خۆشەویستێک لۆی چا دەبیت ئەوانە لە زگی دایکیدا جۆرە خۆشەویستێک چا دەبێت تەنها منداڵ لەگە پەروەردە بوو هەتا گەنجاتی دائیمەن مناڵ بۆ ئەوەی لەسەر تیۆری فرۆیدی بڕۆین منداڵ دائیمەن کوڕ بۆ لای خۆشەویستی دایکی دەڕوات و بە ڕەگەزەکەیت و خۆش و لەزەت لە دایکی دەبینی ئەگەر بێت و لە پاشە ڕۆژدا ژیانێکی هاوسەری پێکبینی دەکرێت خۆشەویستی ناوان ئەو هاوسەرێ لەگە دایکی هاوتەری بەکەبی یعنی لێکچوونێکی تێدا هەبیت لە خۆشەویستی ئەو تاکە کەسەی کە لە خاڵیدا لە زیی دایکی بێتە منداڵ بەتا گەورە بێ ئەو خاڵە گەورە دەبێت و بۆ ئامانجی دەدا بۆ ئەو کچەی بدۆستەوە کە لە خۆشەویستی دایک و لە ڕێزگرتن و سۆز و دایکایەتی تێدا هەبی دایکی خۆی تەنها کچیش دایمەن لە ماڵە کاریگەری باوکی لەسەرەتی وەکو برایەکەی کاریگەری دایک لەسەرەتی کچەکەش کاریگەری باوکی لەسەرەتی دەوێت ئەوەی ببتە هاوسەری ژیانی لە پاشە ڕۆژدا ئەو هاوسەرە هەندێک نێرێتی و کەسایەتی باوکی لێ دیار بێت چونکە هەندێک کەسایەتی و تاکەکان لە سیفاتی باوکی دەگوازێتەوە بۆ کچەکەی لۆ هەتا لە خەم و خەیاڵیشی وا دەبێت
ئەوانە بەخۆی لەسەر بەنامای خۆشەویستی و بەنامای ڕێزگرتن و ئەوە سەرەتایە. دوای ئەوە پێش هاوسەرگیریش ئەو شتانەگە هەبێت لە بەپێی ئەو قۆناغا هەڵبژاردننی هاوسەرگیری ببیت لەوانەیە بە جۆرێکی سەرکەوتوو یان بە جێرێکی ئەرێنی لە قەڵم دەدرێت. بەڵام ئەگەر ئەوە هەر نەکەفت و ڕێکەفت و لەم سیفەتانەی کە لە خاڵی منداڵەتیوە لە دایکی بوو جێبەجێ نەکرا لەوانەیە هەندێک ئەو پرسیارانە و ئەو ئەرکانە و ئەو لێگەیشتنە و ئەو خۆشەویستی بگۆڕی بۆ کەسانی تر ئەوەش حاڵەتێکی ینی ناتوانین بڵێن ئەو تیۆرە بە تەواوەتی دابەش دەکرێت. بەڵام ئەوەی بەسەردا ڕۆشتە لە بۆیتە خێزانێکی بەختەوەر ماتوانە بە یەکتر هەبووە. بەڵێ تا چەند گرنگە لێبوردن لە نێوان هاوسەراندا بوونی هەبێت لە هەمان کاتدا بەخشینی یەکتر لە سەر هەڵەکانم بتوانن پەیوەندیەکان وەکو سەرەتای لێ بکەنەوە کە لە هەڵەکان یەکتر ببورن. بەخۆی پیا و ئەوەی مردووە هەڵی نییە و ڕخنە لێ ناگرێ ئەوەی لەسەر زەویە خێزان هەمووی پێویستیە بە لێبوردەی و هەڵە یەکتر و مەسا ڕخنە لە یەکتر بگریت و سەرا ڕخنە لە یەکگرتن لێگەشتێکیش هەبی بۆ کێشەکان کەمەک نێزیککەنەوە کێشەکان نێزیکە لە خاڵەکانی هاوبەش خاڵەکانی بەهێزیان هەیە تەماشای خۆیان بکەن و خاڵەکانی لاوازیان هەیە کەمەک لێبوردەی تێدا هەبێت و لە هەردوو لە دەتوانێت بە ڕخنە و گفتوگۆیەکی نەرم و گفتوگۆیەکی درێژ و بێ ئەوەی تند و تیژی بێ ئەوەی تووڕەبوون بێ ئەوەی ئەو شتانە لێ بکەوتەوە. ئەوە ئەگەر دوو بە دوو بیت توانای زمانێکی گفتوگۆی هەبێت زمانێکی دانووساندن هەبێت لە مابینە خێزانەکان لەوانەیە زیاتر لێک عالی بن و لێک گەیشتنێکیش هەبی هەتا ڕادەیەک ژیانی هاوسەریان پێکەنایە چونکە ئەگەر ژیانی هاوسەری ئەو خاڵی هاوبەش و لێبوردەی و ڕخنە لە یەکگرتن و ئیشەکان دابەش نەکرێت و ئیشەکانەکە نەکرێت و هاوکاری یەکتر نەکرێت و لە حاڵەتی تنگانە ئەوە زۆر جاران ناو خێزانی کورد لەوانەیە کاریگەری هەبیت لەسەر ئەوەی کە خێزانی کورد هەندە ئاستەم و کێشە و ئالۆزی لۆ پەیدا دەکەوتەوە. ئەوەش مەسەڵەن دەگەڕێتەوە سەر خێزان ئەگەر خێزانی کورد مەسەڵەن تووشی هەڵچوون دەبێت چکن کورد هەمووی تووڕێی هەیە شەرمیشی هەندەکەیە و ترسیشی هەیە بە پێی ئەو زروف و ژینگەی لێ هاتووە. ئەوانە هەموو کاریگەری لەسەر هەیەگا ئەو سێ هەڵچوونەی کەمتر بێلای لەوانەیە ڕخنەی لەکتەر قبول بکرێت و سینگێکی فراوانی هەبێت و عنی وەکو بڵێ ڕۆحێکی ڕاضی بداتە مەسەلەکەی و لێکتر قبولکەنەوە چونکە ئەگە دەستی خۆت ماسکەی باشترەوە بچی دەستی خێر کەس ماسکەی ئەگەر لێ گەشتێکی ناوان هەورکیان هەبێ باشترە لەوەی بچن کەسی سێم و چوارەم یان ماڵباتی هەردوو خێزانەکەی تەدەخوری ئەو شتانە بکەن لەوانە ئالۆستر و تاقیتر دەبێت چونکە تو دەزانی ئەگەر لەگەل یەک بە تووڕێی قسەیان کرد ڕێز لە مابێنیان نەما خۆشەویستیەکە کاڵ بووە لەوانەیە بە توزانی کۆمەلگەیمە ڕۆژهەڵاتیە ماف بە کۆیە ماف بە تاک نییە لەوانەیە دەست درێژکردی بۆ ناوە کێشەکان لە لای کە سوکاری هەردوو خێزانەوە لەوانەیە زیاتر شتەکە ئالۆستر دەبێت و لێگەشتن نابێت و زیاتر دوو دەکەونەوە. بەڵام ئەگەر شتەکان نهێنیەکانی خۆیان لای خۆیان بۆ حتا لای منداڵەکانیان نیش نەبوو وانەیە کێشەکان لێگەشتنەکە بێت چونکە سروشتی ئافرەت ژن جودا لەگەڵ سروشتی زەڵام بەڵام هەردوو جیاوازیەکە لەوانەیە ژیانە لێک نێزیک دەکاتەوە. ئەم نێزیکردنەوەش زیاتر متمانەت دروست دەکات و ینی تەنها گەردەن ئازاتی پێکتر بکەن و کردن تەنها ئەوێ لە ناخ و دڵیان داران لە یەکتر بلێنەوە و یا تەنها مەسەڵەن بیدایەتی خۆشەویستیەکە یعنی وەکو خەون و خەیاڵێک دەبێت بەڵام وەختێ ژیانێکی عملی و هاوسەرگیری و چونە ناو ماڵێکە و ژیانێک پێکەوە کرد ئەوانە زیاتر دەبتە ژیانێکی ئەرکی و دەبتە ژیانێکی عەقلانی و یەکتر داخەون و گفتوگۆ دەکەن بە پێی عەقڵ نە بە پێی دڵەکەوە.
بەڵێوەکو خۆش لە قسەکان دامەژە پێکرد دەکرێت بڵێن ناکۆکی نێوان هاوسەرەکاندا گەر تێکەڵکردنی کەسانی چواردەوەر وەکو ئالۆزیەکی نێوان ئەو پەیوەندی نێوان ئەو دوو هاوسەرە دادەندرێت گەر بێت و بۆ کاڵکردنەوەی ناکۆکیەکانیش بێت. دووبارەکەوە بەڵێ کاکسایت ئەمەژەم بۆ کرد کە ناکۆکیەکانی نێوان هاوسەران گەر بێت و ئەبێت چارەسەرەکان لە نێوان خۆیاندا بێت گەر چواردەوەر یاخود غزم و کەسی وکاری هەر کامێکیان بێت تێکەڵ بکرێن بە ناکۆکیەکان گەر بێت وەکو کاڵکردنەوەی ناکۆکیەکانیش ئەوان قسەی لەسەر بکەن ئەمە زیاتر پەیوەندینەوان ئەم دوو هاوسەرە ئالۆزتر دەکات یاخود چۆن؟ من دەڵێم مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ناکۆکی لە ناو دوو خێزانان بوو گەیشتە دادگایان گەیشتە هەردوو خێزانی دایک و باوکی هەردوو لەوانەیە ئەوان ئەگەر شارەزامن لێک نەگەیشتن دەتوانن بشنە ناوی خۆیان نەدەن بە نهێنیەک بشنە لای توێژەرێکی کۆمەڵاتیان توێژەیەکی دەرونی کێشەکان لۆیان عالی بکرن چونکە گەلە خێزان هەیە ئەو هوشیارەی نییە لێک تێگەیشتن ئەو شتانەی نییە لەوانەیە لە بواری ژیاندا ئەو شتە مدێرە نوێیەی ئەو ژیانە مەدەنیە هەیە ئەوکە بکەن. دوو هەندە خاڵی دیکەش هەیە لەوانەیە ئەو ناکۆکیانە پەیدا دەبێت ئەوەیە مەسەڵەن کوڕێک ژن دێنێ لە ماڵی باوکی تێ ئەوە بزانم ئازادی خۆی تەواو نابات لەوانە خێزانەکەی دیگە لە جاران خەسوو بوو لەسەر خۆشەویستی کوڕەکە لێککەوتنێکە غەریزێک هەیە لە مابێنێ بکو خەسوو ئەو شتانە زۆر چارە دەبێت. بەڵام ئەگەر خێزانێکی جودا بوو لە بیدایەتەوە نەچوونەوە ماڵ و یان ماوەیەکی کەم لە کن دایک و باوکی بوو فێرە سیستەمی خێزانێکی مەتەرەن خێزانەکە یان کچەکان ژنەکە لەگەڵ خەسووی هەندە شتون بنەمای خێزانی لێ گەیشت و دوای ماوەیەکی باش 6 مانگە هەتا ساڵ 2 ساڵە کاتە کاکسایی تا چەند گرینگە پایشکاری کۆمەڵایەتی لە نێوان خێزانەکاندا بوونی هەبێت و سەردانیان بکەن نەک کاتی ئەوەی کە ناکۆکی هەبێت بەڵکو لە هەر کاتێکدا بێت بوونی هەبێت لە نێوان خێزانەکاندا. بەخۆی توێژەری کۆمەڵایەتی خوێندنەوەیکی تەواوی هەیە ینی پێشی کێشە ڕووبدا لەوانەیە بڵێن پاراستنێکی خێزان هەبێت لەوانەیە کابرای ئافرەتێکی توێژەری کۆمەڵایەتیە ئافرەتەکە پەیوەندی پێ بکە هەموو حاڵەتەکانی ئافرەتانی ژنان بەخۆی بە ئەو توێژەرە بلێت و هەندێک چارەسەری نێزیکی لێ بدینتەوە یان نەخۆ خوێندنەوەیکی تەواو توێژەر لەسەر ئەو ژنە بکە و ئاڵوزیەکانی ئەو خاڵی هاوبەش و خاڵی جیاوازی خوێندنەوەیکی لەسەر بکە تەنها پیاویش بێ دەتوانێت لە سەردانی ئەو کلینیکانی توێژەری کۆمەڵایەتی بکەن یان خۆ هەبەڕەیەکی پەیوەندی و تشتانە لێبکەنە چونکە کۆمەلگەی مەدەنی کۆمەلگایکی ئالۆزە پەیوەندی کۆمەڵایەتی گەلک جۆرە پەیوەندی هەیە پەیوەندی کۆڵان هەیە پەیوەندی خزم هەیە پەیوەندی پیشە هەیە پەیوەندی ینی زۆر هەیە پیا بۆ ئەوەی خۆی بناسێت و بەرامبەر خۆی بناسێت دەبێ لێک تێگەیشتێکی هەبێ خوێندنەوەیکی بەرامبەری هەبێ ئەوجا ژن و مێرد ئەگەڵ خوێندنەوەیکی تەواویان نەبێ مەسەرەن بە پێی ڕێکەوت خێزانداریان کردبی لەوانەیە بە مروری کات هەندێک کێشان لە دروست دەبێت پێویستە لەو حاڵەتەی بشنەکن پەیوەندی بە توێژەرێکی کۆمەڵاتیان توێژەرێکی دەرونی بکەن هیچ شەرم و عایبیش تێدا نییە چونکە ژیان شارستانیت زۆرە پیا و باگان نییە لەو شتانەی هەموو دەکرێت و هەموو بوارێکی شارەزای نییە وەکو خێزانە چونکە خێزانی کوردیش بەخۆ دەزانێت خێزانی کوردیش تا ئێستا جۆرەك هەتا ئێستش هەتا پێش 15-20 ساڵە پێشی ئەو تەکنەلۆجیا و سۆشیال میدیا پەیدا بێ خێزانی کورد هەرچەندە ئەگەر بە زۆریش خێزان بەسترابیەوە بە هەندێک دابوونەرێتیان بە هەندە ئاینەوە بەڵام هەر چەندە هاوسەری کورد لە دێر و زەمانەوە ینی پیا منداڵێکی بەرهەمی پەروەردەکردنی منداڵی گەشە و بەرگریکردی هەیە و خواستی هەیە و پشتی هەیە خێزانی کورد هەتا ڕادەیەکی زۆر باشە ئەگە بێ بەراورد
بکەینەوە خێزانی کورد لەگە خێزانەکانی دەوروبەرمان ئەنی پەیوەندی خێزانی مە شتی ئەرێنیتی زۆری تێدایە نێوان ئەندامەکانی نێوان خۆشەویستی چونکە ژیانی سادەی و ژیانی هەندێک شت بە ڕێگەی سۆشیال میدیاەوە بە ئەگەرە شانێ دەتوانم من ئێستا بکەم زیاتری کێشەی جیابوونەوە لە ناو دادگەکان هەیە هەمووش دەگەڕێتەوە کە کابرا پاشماوەیەکی پێشکەوتوی نییە یانە خۆلات مدرێن و ژیانی نوێ ناگات یانێ لەوای پەروەردەکرابێ ئەو مەتمانەی بەخۆ نەبیت و چونکە پچڕانی مەتمانە لە نێوان ژن و مێردا لە نێوان دوو کەس خۆشەویستی یەکترن لەوانەیە زۆر لابەلا دەچیت و بەلاڕێدا دەچیتە و شتانە زۆر ناو کۆمەلگەی کوردی هەیە ئەوەش دەگەڕێتەوە بۆی مەسەرم بۆ نمونە ئەمە کۆمەلگایکی بەکاربەرین ئەمە کۆمەلگایکی بەکاربەرین ئەجل بەرگەی لەبەر دەکەن ئیخۆمانیە خواردنەی دەخۆن ئیخۆمانیە ئەو شتەی تەماشا دەکەن ڕۆژان سوود دێوەڵدەگرن لەوانە لە زنجیرە دوبلاجێکی تورکیە نەخەزبرن هەندێک کۆمەلگە هەیە داپشارانێکی کۆمەڵایەتی هەیە کۆمەلگەیەکی ئالۆسیان هەیە ئەوانە زۆر کاریگەری لەسەر خێزان هەیە دیسان خێزان بۆ مەتمانە دروست بکات و دەبی زیاتر پەیوەندی لەسەر منداڵ هەبێت چونکە منداڵیش پردێکە لە نێوان ژن و مێردا بەوەی بتوانن زیاتر گرێ بدرێنەوە بە یەکتر و لێک تێگەیشتێکی هەبێت و توانای خۆیان لۆ منداڵە گرکەن و وەکو ئەوان وەکو ژن و مێردەی پەروەردەکرانە وەکو پەروەردەکردنێکی مدرێنی نوێتر و باشتر لای خۆیان چونکە هەر ژن بێ زەڵام بێکا بێتی منداڵ تێوێتی منداڵی لە خۆی باشتر بێت نەک لە برا و شتەکانی منداڵی خۆی لە هەموو باشتر دەبێت دەتوانیت زەحمەتێکی زۆر بچێشیت منداڵەکەی بە سەربەستی بەخێ و کاتۆ بە پەروەردەیەکی جوان و چ بە کۆڵان بێت چ بە دام و دەستگای پەروەردەیی بێت چ بە هەموو دامودەکانی کاریگەری لەسەر کەسایەتی کۆمەلگە هەیە و خۆشەویستی لە نێوان تاکەکان هەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەید بارانی کۆمەڵ ناز کە بەشێکی ڕاستەخۆ لە دهۆکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون و زانیاریەکانت بچانێک وەرەگرین و ئەگەڕێنەوە.